بەڵێ خۆشەویستان ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان باس لە مێژووی زارەکیەکەین بێگومان زۆرینەی زۆرمان ئاشنای مێژووی زارەکین کابریتە لە کۆکردنەوە و شیکردنەوەی داتا و زانیاریەکان یاخود ئەو زانیاریانەی کە لەلایەن کەسانێکەوە کە شاید حاڵی ڕاستیەکانن کە ئەمەش چەند قۆناغێک یاخود بچەند قۆناغێکدا تێدەپەڕێت و چەند شێوازێکی تایبەتی هەیە لەگەڵ میوانی بەرنامەکەم کە ئەمڕۆ زۆر بەڕێز دکتۆر سۆلان دکتۆر گۆران سەلامە کا بەڕێزیان نووسەر و توێژەرن بەوردی باس لەم بابەتاکەین دکتۆر گۆران بەخێربێی سەرچاومان زۆر سپاس باس لە مێژووی زارەکی ئەوەی کە من وتم پێناسێکی کورتی مێژووی زارەکی بوو چی ئیزافەیەکی ترت هەیە بۆ ئەوە و شێوازەکانی چین باشە سەرەتا سوپاس بۆ جەنابت و بەرنامەکەت و کورساتی ڕەنگین زۆر سپاس هەمیشە بڵندگۆی ناساندنی کتێبەکانی منە سپاستانەکەم پێش ئەوە ئەمەوێ بڵێم من لە کۆتایەکانی 2024 لەلایەن دەستگای بەڕێز جەمال عیرفانەوە دوو کتێبی تازەم چاپ کرا یەکێکیان بە ناوی پەیوەندیەکانی تورکیا و ئێران لە ساڵ 1923 بۆ 2023 کتێبی دوومان بریتێ لە میتۆدی مێژووی زارەکی کە ئەمڕۆ وەکو جەنابەت پرسیار لەسەر کرد بە وردی قسەی لەسەرەکەین ئەم دوو کتێبە بە تایبەتی میتۆدی مێژووی زارەکی وەرم گێڕاوە لە کۆمەڵی توێژینەوەی لە زمانی عەرەبی و ئینگلیزیەوە بۆتر زمانی کوردی ئەوەی تایبەتە بە وەڵامی پرسیارەکەت میتۆدی مێژووی زارەکی بریتیە لە کۆکردنەوە و ئەرشیڤکردن و تۆمارکردن و بەبڵگەنامەکردنی مێژوو لە زاری شایەت حاڵی ڕووداوەکانەوە واتاو کەسانی کە لە ناو ڕووداوەکانە ژیاون چۆن بیان هێنە سەر قسەکردن و چاوپێکەوتنیان لەگەڵدا ئەنجام بدەین و بتوانین مێژوویەکی نوێ دروست بکەین ئەو دیمەنە مێژووی کە تۆمار نەکراوە ناڕوونە لای ئێمە بتوانین بکەین بە مێژوویەکی نێو لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ڕەهاندەکان و لێکۆڵینەوە و توێژینەوەی لەسەر بکەین زۆر باشە قۆناغەکانی چین چەند قۆناغدا تێدەپەڕێت مێژووی زارەکی مێژوویەکی کۆنی هەیە بەڵام وەکو میتۆد لە ناوەندە ئەکادیمیەکانە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان و عێراق تازەیە دواندنی شایەت حاڵەکانی مێژوو لەلایەن مێژوونووسان و توێژەرانی مێژووەوە لە پێناوی دروستکردنی مێژووە بریتێ لە مێژووی زارەکی یۆنانیەکان یەکەم کەس بوون کارن لەسەر ئەمە کردووە بۆ نمونە هیرۆدۆت کاتێک هەڵساوە مێژوو شەڕەکانی نووسیوەتەوە چۆت چاوپێکەوتین لەگەڵ شایەت حاڵان و بەشداربووانی شەڕەکانی ئەو سەردەم کردووە بە تایبەتی شەڕی ئەو کاتی لەگەڵ میدیەکانە ئەمەی کردووە بە مێژوو ئەو شتێکی ئێستاش ئێمە ئەمانەوە قسەی لەسەر بکەین هەر ئەمەیە بەڵام بە میتۆدێکی دیکە نوێتر هاوچەرختر باش نییە بۆی ئەم قۆناغانە زنجیرەی قۆناغن یەکێمان دەتوانین بڵین قۆناغی کۆن یاخود وێزگەی کۆن لێوە دەستپێکە لێوانەکانەوە قۆناغێکی دیکەمان هەیە ئەوروپیەکان لە سەدەی 15 و 16 و 17 قۆناغی ڕێنساس و ڕۆشنگەریە زۆر برێوان بەم بارەداوە تا دەگاتە سەردەمی نووسینەکانی ڤۆڵتێر قۆناغێکی دیکەمان هەیە لە پێوترێ مێژووی میتۆدی مێژووی زارەکی لای عەرەب بەتایبەتی لە دوای هاتنی ئاینی ئیسلامەوە چونکە پێش هاتنی ئاینی ئیسلام معریفەی عەرەبی شتێکی دیکەی پێ نەبووە لە شعر زیاتر واتە پەیامی زانین و معریفە لای عەرەب بریتێ بوو لە شعر وەسیلەیەک و کەلەسێکی دیکەی لە بەردەسان نەبووە دواتر وێزگێکی دیکەمان هەیە لە ئەمریکەکان کە بەڕاستی و زۆر بە گەورەی و بە جدی هاتونتە سەر کار لەسەر ئەم میتۆدا فاکتەری ئەوە چییە کە ئەمریکەکان کاراتر کاریگەرتر ئەسکی خوان لە میتۆدی مێژووی زارەکی تاوداوە ئەوەیە ئەمریکا وەکو دەوڵەتێکی هاوچەرخ یاخود نوێو هاوچەرخ بەشداری و پشکی کەمە لە شارستانەتی مرۆڤایەتیە بۆیە ئەو فەڕاغی کە لە پاشخانی فەرهەنگ و ڕۆشنبیری و کلتور و حەزارەتەکە هەیەی ئەو فەڕاغی کە هەیە و گەلانی تر هەیەی و ئەمنیەتی ئەمە فەڕاغە لە ئەمریکەکان مەسەلەن شارستانەتی عێراقی مەسڕی ئەوروپی یۆنانی ڕۆمانی ئەمە فەرهەنگێکی زۆر گەور و شارستانێتێکی زۆر گەوریان هەیە ئەمریکا ئەمەی نەبووە هەڵساوە لە 200 ڕابردووە خۆی مێژووی دروست کردووە لەسەر بنەمایکی چاوپێکەوتن و پشتبەست بە میتۆدی مێژووی زارەکی بە تایبەتی هەردوو زانکۆی شیکاگۆ و کۆڵۆمبیا پێشەنگی ئەم بوارن وێزگێکی دیکەمان هەیە هاوچەرخی ئەوروپیشمان هەیە لە سەدەی 20 بە تایبەتی فەڕەنسیەکان و بەڕیتانەکان زۆر بەجددی و بەوردی کارن لەم بوارەیە کرد و بە تایبەتی لە دەیەی شەشەمی سەدەی 20 لە ساڵ 1961 بەدواوە زۆر بەوردی لەم بوارەیە کاریان کرد و کۆمەڵێک کۆنفرانس و فیستیڤاڵ و پانێڵ و هۆڕکشۆپ و بە زمانی ئێستای ئەکادیمی لەسەر میتۆدی مێژووی زارەکی ئەنجام درراوە عەرەبەکانیش قۆناغێکی دیکەی تازیان هەیە واتە عەرەب بە دوو
وێستگا بەشدارە لە میتۆدی مێژووی زارێکیە پێوترێت وێزگی هاوچەرخی عەربی بەتایبەتەوەی فەڵەستینیەکان لە دوای کۆچوڕەوی فەڵەستینەکانەوە لە ئیسرائیل و خاڵکی فەڵەستینی ئێستا لە دوای 48ەوە بۆ نمونە سنتەرێکی میتۆدی مێژووی زارەکی عەربی هەبوو لە یۆنان 1000 کاتژمێر چاوپێککەوتنی تۆمارکراویان هەیە لەگەڵ شایەت حاڵانی بەشداری لە کۆچوڕەوی فەڵەستینیەکان لە خاکی خۆیانەوە. بەڵێ زۆر باشە ئەمەی کە تۆ باسیەکەی مێژووی ئەم میتۆدەیە لە لای ئەمریکیەکان و لە لای ئەوروپیەکان و لە لای عەرەبەکان لە لای کورد چەندێک بایەخی بەم میتۆدە داوە و چەندێک بۆ ئێمە گرنگە و ئایا ئەو مێژووی کە ئێمە هەمانە مێژووی زارەکیە و چەند پرسیارێکی تریشم هەیە ئەوە لە کاتی قسەکردن باشە. ئێمە وەکو کورد بە زانستی ئیشمان لەسەر مێژووی زارەکی نەکردووە. باش پەیمان پێ بردووە بەکارمان هێناوە بەڵام ڕوویەکەوە زیاتر ئێمە ئیشمان لەسەر کردو وەکووتم پەیمان پێ بردووە بەکارمان هێناوە بەڵام نەمانزانی ئەمە میتۆدێکی زانستیە پەیڕۆ و پرۆگرام و شێواز و میکانیزم و وەسیلە و کەرەستەی خۆی هەیە. بۆ نمونە ڕۆژنامە نووسێک هەڵساوە چووە چاوپێکەوتین لەگەڵ شایەت حاڵانی ئەنفالا کردووە. ڕۆژنامە نووسێکی دیکە لە کەناڵێکی دیکەی تەلەڤیزیۆن و بەرنامەیەکی مێژووی دروست کردووە لەگەڵ کەناڵەکەیە شایەت حاڵانی ڕۆداوە مێژووی سیاسەکانی دواندووە. ئەمە ئەمە مێژووی زارەکیە بەڵام بە میتۆدێکی هەڵە بەکارمان هێناوە بەڵام بە هەڵە ڕۆژنامە نووسێک نووسەرێک توێژەرێک باحیسێک پێشکەشکارێک لەبەر ئەوەی بە میتۆدە زانستیەکەی میتۆدی مێژووی زارەکی کارمان لەسەر ئەوە نەکردووە چونکە ئەگەر بمانەوێ بۆ نمونە مێژووی شۆڕشی نوێ ئەنفال کۆڕە و ڕاپەڕین ئێستا من ئەتوانم باسی دایان وێزگە بکەم دایان ناونیشان بکەم کە لە مێژووی کووردا فەڕاقە. بۆ نمونە مێژووی بنیانانی شارەکان گوندەکان کارەساتەکان کۆچڕە و بیرەوەری تراژیدیا مێژووی تەندروستی مێژووی خزمەتگوزاری کۆمپانیەکان پرۆژەکان خانی بە ساڵات چوان مەرگەسات ئەوەیە کە کاری لەسەر کاری بەڵام کارەکان کەمن یاخود بەم شێوازەی کە بەڕێزت ئاماژەی پێ نەچوونەتە ئەومقی ئەم فەڕاغەوە و بە ڕێگا زانستیەکەی کاری لەسەر نەکرا. بەڵێ بۆ نمونە ئەوەی هەیە لای ئێمە ئەوەی کە هەیە چییە مێژوو نییە ئەوەی کە هەیە مێژووی ڕووداوی سیاسیە بەڵام ئێمە ناوماناوە کۆی مێژوو ئەگینا دەیان فەڕاغ و بۆشایی دیکەمان لە مێژووی کووردا هەیە وەکو باسم کرد زیندووترین نمونە من چۆن مێژوومانگرتن لە کووردا بخوێنمەوە چۆن پێی پێبەرم مێژوومانگرتن چالاکی سیاسی خۆپشاندان ناڕەزایەتی ڕێکخراوەکان سندیکاکان کۆمپانیاکان خزمەتگوزارەکان کەرتی تەلارسازی و بیناسازی ئاوەدانی مێژووی باخچەکانی سلێمانی من لە کۆ بخوێنمەوە بۆ نمونە مێژووی بۆ نمونە ڕەوشی ژن چۆن بووە لە کۆڕەوە منداڵ چۆن بووە ئایا ژنێکی دووگیان لە کۆڕەوە چی کردووە ئەی لە ڕاپەڕینە خەڵک چۆن هاوکاری پێشبەری کردووە ئەمریکیەکان و ئەوروپیەکان و عەرەبەکان ئەو نمونانی کە بەڕێزت هێناتەوە ئەوان زۆر بەوردی کاریان لەسەر ئەمانە کردووە لەکوێدا با بڵێن ئەو زانیاریانە دەستنیشان کراوە و تۆمار کراوە. ئەوروپیەکان و ئەمریکیەکان لە ئەوروپیەکانش بە تایبەتی فەڕەنسی و بەریتانیەکان زۆر بەوردی دەیان سنتەر نامی مبالغە بکەم بڵێم سەدان هاتەنەوەیە بەڵام با بڵین دەیان سەندەری ئەکادیمیان دەیان سنتەری ئەکادیمیان دامەزراندووە بە پاڵپشتی حکومی و ناوەندە ئەکادیمیەکان و بەشە زانستیەکان بە تایبەتی زانستە کۆمەڵایەتی مرۆڤایەتیەکان خوێندکارەکانیان کردووە بە توێژەر بۆ دواندنی کارکتەرەکانی ڕووداوە سیاسیەکان. باش نییە بە شێوازێکی زانستی هەڵساون ئەم فەڕاغانیان پڕ کردوێتەوە دەیان هەزار و هەزاران کاتژمێر چاوپێککەوتنیان لەگەڵ کارکتەرەکان و بەشدارانی ڕووداوە سیاسی و کۆی ڕووداوەکانی وڵاتانی خۆیان ئەرشیف کردووە داخۆی مەڵڵین سیاسی مەرج نییە وابێ ئەی مێژووی کللتور هونەر فەرهەنگ شان و خوێندن خوێندەواری بنیادنانی شارەکان ئەمە لەکوێ ئەوان هەڵساون ئەمەشیان کردووە بە مێژوو جا دواتر لە هەشتاکانە دەیان کۆڕ و کۆنفرانس و فستیڤاڵیان لەسەر ئەم بوارە کردووە کۆڕبەندی گەورە و کۆنفرانسی گەوریان لەسەر میتۆدی مێژووی زارەکی بەستوو بە تایبەتی لە فەڕەنسا عەرەبەکان حتا لە جەزائیر لە فەڵەستین لە لوبنان ئەمانە لە مەسڕ دەیان ناوەندی گرنگی میتۆدی مێژووی زارەکیان دامەزراندووە و مێژووی خۆیان ئەرشیف کردووە. زۆر باشە لە ناو ئەدەب و هونەرە چەندێک لە لای ئێمە لە لای کورد ڕەنگی داوەتەوە ئایا
داستانەکان و شعر و هۆنراوەکان ئەمانە توانیویانە خزمەت بەم میتۆدە بکەن و دەما و دەم بگێڕێنەوە ببێتە مێژوو. خۆی مێژوو شتێکمانە پێوترێ پێش مێژوو. پێش مێژوو یعنی پێش نووسین. کاڵێن مێژوو یعنیوە کە نووسین داهێنراوە. باش نییە ئەگینا پێش ئەوە ڕووداوە مێژوویەکان لە چوارچەوەی داستان و ئەفسانە و وێرد و قسەی نەستەق و پەند و بالۆر و فۆلکلۆر ئەوانەیە گۆرانیە بووە دەماودەم گەشتۆ بەنەوەکان لە هەر میلەتێکە بەڵام کە نووسین دائێنرێ هەندێک لە میلەتەکان ئەمانە ئەکەن بە نووسین بەڵام لای گەلانی ڕۆژهەڵات و بەتایبەتیش لای کورد زۆر درەنگ هەڵساوە ئەمەی کردووە بە نووسین لە کاتێکا نووسینیش بوونی هەبووە. بۆچی ئێمە زۆر درەنگ پەیمان بەم میتۆدە بردووە بۆ کارمان لەسەر نەکردووە؟ ئەوە فاکتەرێکی ڕەنگە سیاسی هەبێ هەمیشە گەلان و دەوڵەتانی سەردەست نانهێشتوە ڕەوشی خوێندن و خوێندەواری لە کوردستانە برە و پێبا بۆ نمونە لە بیستەکانی سەدی ڕابردووە منەوەرەکان و خوێندنەوارەکان و عەلامەکانی کورکێن زۆرن بۆ نمونە ئەی لەکوێ ئەوان فێری خوێندن و خوێندەواری بوون چوونە بۆ ئەستانبوڵ لە شاری خەڵکی سلێمانی بوون بۆچی لەبەرەوەی لە کوردستانە جگەل لە حوجرایی ناوەندێکی دیکەی فێرگە و فێرکردن نەبوو چون لەوێ کۆلێژی سەربازی و خوێندن و خوێندەواریان لەوێ تەواوکر و بڕوانامیان بەدەستهێنا و حتاتیانە بوون بە حاکم لا ئێمە بۆیە پەیمان پێ نەبردووە یەکەم دەوڵەتانی سەردەست نانهێشتووە کورد وەکو فەرهەنگ ڕۆشنبیری خوێندن خوێندەواری گەشە بکە ناوەندی زانستی لە کوردستانە درەنگ دامەزراوە لە دوای چەند سەدەیەکە ئێمە دەوڵەتمان نییە دەوڵەتمان هەبوو لە مێژوو ئەو قسەی هەڵێ بڵێ ئێمە هەرگیز دەوڵەتمان نەبوو درەنگ گەشتوین بە مؤسساتی علمی و توێژینەوە ئەکادمی بەداخۆ لە سەرەتای دامەزراندنی ئەمانەشا زۆر بە کرچ و کاڵی دەستمان کرد بە نووسینەوەی مێژوو من خۆم ئێستا خوێندکاری دکتۆرام لە ساڵێکە لە ناو میتۆدی مێژووی زارەکیە کارەکەم لە کاتێکا پێشتر بە کالۆرۆس و ماستەرشمە بوو لە مێژوو خۆ میتۆدی مێژووی زارەکی وەسیلێکی زۆر گرنگی نووسینەوەی مێژووە بەڵام ئەوە بە کلاسیک و بە تەقلیدی مێژوومان خوێندووە کارمان لەسەر خوێندن و خوێندەواری کردووە پەیمان بە هەموو میتۆدەکانی دنیای فەرهەنگ و ڕۆشنبیری و فکر و فەلسەفە نەبردووە خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک ناوەند هەن لە کوردستانە دامەزراون لەسەر بنەمای میتۆدی مێژووی زارەکی کار ئەکەن بەڵام هەرچەند ئەوانش تا ڕادی کرچ و کاڵیان پێوە دیارە بە هیوان لە داهاتوە ئەو فەڕاغانە پڕ بکەنەوە شاید حاڵەکانی پێنجدەی ڕابردوو بدوێنن پێنجدەی ڕابردوو بدوێن لەسەر پرۆسی ئازادی عێراق ساڵی 2023 ئەتوانین دایان توێژینەوە بنووسین بەس ئەو توێژینەوانی کراون لەسەر 2023 پرۆسەکە ڕەنگە بە 50 دەست بژمێردرێن هەمووشی سیاسیە ئەی لایەنەکانی تر ڕەهەندەکانی تر بوارەکانی تر ئەوان هەمووی فراغن لە مێژووی کوردە هەموو ئەوانەی کە باست کرد ئەتوانرێ وەکو سەرچاوەیەکی ڕاستی مێژووی سەیری بکرێت میتۆدی مێژووی زارەکی کارکردن تای ئاسان نییە میکانیزم و ڕێباز و شێوازی خۆی هەیە ئەو کەسێک کە وەکو چاوپێکەوتن کار لەم یاوکو توێژەر لەم میتۆدیا کارەکە ئەبێ پاشخانێکی فکری و زانستی هەبێت بتوانێت شێوازی ئەو پرسیارانی کە لە کارکتەرێکی بەشداری ڕووداوێکی ڕابردووە کات چین چی ئەدوێنێ ینی میتۆدی مێژووی زارەکی کار لەسەر تەواوکردنی دیمەنێکی مێژووی ئەکا کە ناڕوونە کە ناتەواوە بۆ مەرجی کارکتەرەکە بەشدار بوو بێت لە ڕووداوەکەیە بە تایبەتی لە چینی خوارەوە بەرەزنی هەر کارکتەرەکانی یەکەم لە مێژووە ئێمە هەر بیرمان بۆ کارکتەرە سیاسی باڵەکان ناچێت حاڵێکی ئاسایی حاڵێکی ئاسایی ڕەنگە بۆ نمونە پێشمەرگەیەک بتوانێت باشتر تەعبیر لە شەڕێکی پارتیزانی بکات لە وەک لە فەرماندەکەی چونکە ڕەنگە ئەم زیاتر لە ناو ڕووداوەکە بوو یا ڕەنگە زامار بوو بێ بۆ نمونە ڕەنگە ژنێک جوانتر باشتر تەعبیر لە کۆڕەو بکە وەک لە پیاوێک لە بەرووی ئەرکی ژن لە کۆڕەوە قورستر بووە ڕەنگە ڕێخستنێکی ناوشار جوانتر تەعبیر لە ڕاپەڕین بکا وەک لە پێشمەرگەیە کە هاتوتە ناو شارەوە چونکە ڕێخستنەکە زیاتر وردەکارێکی ناوشاری لا بووە ڕەنگە پلەیەکی باڵاشی ڕێخستی نەبوو بیا پێشمەرگایەتی نەبوو بێ ینی فەراغێکی زۆر گەورەمان هەیە لەم بوارەیە بە هیوان ناوەندە زانستیەکان لە کوردستان ئەو فەراغانە پڕ بکەنەوە و بە زانستی دەسی بۆ بەرن بۆ ئەوی ئیشەکە نەبێ بە 2 ئیش بە 3 ئیش هەرچەندە درەنگە بەڵام نەچووە بچیانی ئێستاش ئەتوانین دەیان ناونیشانی زانستی دابڕێژینەوە و دەیان توێژەر ئاڕاستە بکەین لە دەیان ناوەندی زانکۆیی و ئەکادیمی بۆ نووسینەوەی ئەو فەڕاق و کلێنانی کە لە مێژووی کووردا هەیە هەر خۆشبەختانە لە زۆربەی شارەکانی کوردستانە ئێمە زانکۆمان هەیە هەر زانکۆیەک ئەتوانێت کەڤەری ناوچەکەی خۆی بکە ئەو فەڕاقانی کە لە ناوچەکەی خۆیان هەیە
زۆر بەشیان بەشی کۆمەڵایەتی و زانست مرۆڤایەتەکانە تێدایە هەر خوێندکارەکانی خۆیان ئەتوانن ببن بە توێژەر ببن بە چاوپێکەوتن کاری ئەو کەسانی کە بەشدار بوون لە ڕووداوەکان و کارکتەری ناو ڕووداوەکان بوون بیان دوێنن خۆ بە ئیجباری ئەمە لە ناوەندە ئەکادیمیەکانە لە زانکۆکانە خوێندکاران بە ئیجباری بەحسی تەخەڕوجیانەیە وانە هەر هێنانی ئەم ناو نیشانانە بۆ بەردەستی ئەمان هەر بۆ خۆی چەندین ساڵی ئەوێ نەک ئەوەی ناو نیشانێکی تەقلیدی و کلاسیکی بۆ دیاری بکرێ و نەشزانێت چۆن کاری لەسەر ئەکات ڕاستە هەوڵەکانی بەڕێزی شت جێگای دەستخۆشین بە هیوای کاری زیاتر زۆر سپاس سپاسکەم گوێوارەیە لەگەڵ ئێمە جارێکی تر بەخێراتی زۆر سپاس